دانیشتوانی شارۆچکەی زاخۆ ناوی دەلالیان بۆ ئەو پردە دێرینە داناوە وەک دیمەنێکی جوان لە شارەکەیاندا کە بەردەوام شوێنی پیاسەی ئێواران و کۆبوونەوەی خەڵکی ئەو شارە و میوانەکانێتی. خەرکی زۆر خۆ حەجێکردنەکە تایبەت بۆ vê deverê bû vê pirêya hey em çend novekot bêjînê em bêjînê pira mezin em bêjînê pira berî em bêjînê pira delal cihekê canê jivan û pêgihiştina heval û biraderaya gelek ji me cara mihtacî dîtina hevalekî bid em li vê de digihîne êkod û nuqta dal le ye. پردی دەلال لە زاخۆ پێشی دەوتێت پردە گەورەکە یان پردە بەردینیەکە 5 کەوانی قەبارە جیاواز لە خۆ ئەگرێت کە دیمەنێکی سەرنجڕاکێشی داوە بە پردە بەردینیەکە و بووەتە یەکێک لە شوێنەوارە دیارەکانی شارەکە. پرا دلالێکش وان پرانەک و دیفوان دماهیک پێزانین و دیراسات سەرهاتکردن و سەردەمێ ئەمبراتورەتە بیزانتی هات بێت ئاواکردنێ چێت بتن وەختی دو ئەمبراتورەت هەبین لێ منتاقێ بیزانتی و ساسانی بین ڕەنگە هونەرێوێ نێزیکی وی سەردەمی بتن. شوێنەوار ناسانیش پێیان وایە پردەکە پەیوەندیەکە لە نێوان ئەنادۆڵ و میزۆپۆتامیادا. پرێک بی بوو گرێدانە دوو هەرێما دوو دەڤەرە هەرێما منتاقا ئەنادۆڵ و منتاقا میسۆپۆتامیا ئەف یان ئالێ ڕۆژ ئاوا و میسۆپۆتامیادا گرێدانێک هەبی یان ڕێکێکێ لەشکەری بی هەردووک لەشکری بیزانتی و ساسانی توێ فترێدا شار هەبیت وی وەختی داژیک ئەف دەڤەرەوەکی سنووری هات کارینانێ یان ڕێکێکی بازرگانی بی ڕێکە ئاڤرمیشی بەس نەڕێکە سەرەکی. دوای چەندین سەدە هێشتا ئەو پردە بەردینیە خەڵکی ناوچەکە بەیەکەوە ئەبەستێتەوە چونکە میوانی زاخۆیەکان و خەڵکی زاخۆش لەسەر ئەو پردە یەکتریە بینی. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.